هەفتەیەکی نوێی خولی نایابی کوردستانە و یانەی ئاکرێ بووە میوانی سیروانی نوێ. یاریەکە بۆ سیروانی نوێ زیاتر گرنگی خۆی هەیە بە جۆرێک کاتی نوێی بردنەوەی سێ خاڵە تا بچێت ناوچەی ئامانی دانەبەزین بۆ خولی پلەیەکی کوردستان یانی ئاکرێش. ئامانجی پارێزگاریکردنە لە شوێن پێی خۆی لە ڕیزبەندەکە. تایم یەکەم سیروانی خاوەنواڵ زیاتر کۆنتڕۆلی تۆپی کرد و چەند جارێک چانسی خۆیان لە سەر گۆڵی ئاکرێ تاقی کردەوە. خولێکی 36 دیلمان ڕۆکان بەرهەمی هێرشەکانی سیروانی نوێی با تۆمارکردنی گۆڵ یەکەم بەدەست هێنا و تایم یەکەم بەو تاکە گۆڵە کۆتایی هات. سەرەتای تایمی دووەم ئاکرێ بە مەبەست یەکسانکردنەوەی ئەنجامەکە فشاری لا نیوە یاریگای سیروانی نوێ دروست دەکرد. دواتر تۆپ لە نێوان هەردوویانە ئاڵوگۆڕ دەکرا. یاری نزیک دەبووە لە کۆتایی بەڵام سیروانی نوێ لە هێرشێکی هەڵگەڕاوەدا بووە خاوەنی گۆڵی دووەم کاتێک ئاریان جەوهەر تۆماری کرد و سیروانی نوێ سێ خاڵی گرنگی بەدەستێنا. ئێمە توێنی سێ خاڵ بین، ئەم سێ خاڵە بۆ ئێمە زۆر گرنگ بوو کە بتوانین بێنەوە لە خولی نایابە بۆ یارەکانی کەش ئینشەڵا هەوڵی جدی دەدەین کە سێ خاڵی کەش بێنین. ئێستاش دەتوانین بینە منافەسە لە دووەم و سێیەم ئەوانەی کە لە پێشمانەوەن هەمووی سێ خاڵ و چوار خاڵە. ئینشەڵا هەوڵی خۆمانین بە جوودی هەموو لایەک کە بتوانین سێ خاڵی کەش بێنین لە یارەکانی داهاتوودا. ئێستا من دووسێ قسە بکەم لەوانەیە یەکەتی تۆپی پێ هەندێک کۆمنتی بۆ من هەبێ. بەڕاستی جەماعەت لێرە هەمویان حاضر بوون کاتی گۆڵی دووەم کاکە من بدۆڕێم مشکلە منیەوە ڕاضە دەدۆڕێم دەبەمەوە، بەڵام بەڕاستی ڕاستی لایمەنەکە هەر لە ناو گەمەنە بوو. ئەسڵەن حالەتەکە حالەتی گۆڵی دووەم ئۆفسایدەکە 5 متر لە حەکەمەکە دوور بوو. بەڕاستی ئەوە غەدرە کاکە بە دۆڕێم هیچ کێشەنیەوە ڕاضە، بەڵام غەدریش قبول ناکەم. دوای بەڕێوەچوونی یاریەکانی هەفتەی 26 خولی نایاب یانەی سیروانی نوێ با کۆکردنەوەی سی خاڵ بەردەوامە لە ڕکابەریکردن بۆ سەرکەوتن بۆ ناوچەی ئامان یانەی ئاکرێش 31 خاڵ ناونیشانەتی لە خولەکەدا. هەستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.